خوری کە یەکێکە لە بەروبوومەکانی مەڕ کە هەڵبەتە مەڕ چەندین بەروبوومی هەیە، خوریش یەکێکە لەو بەروبوومانە. ئێستا وەرزی بڕینەوەی خوری مەڕە. اینجا هاوکارمان ئامان جومعەلۆ بارێەوە ئازلایفێکی بۆ ئامادە کردوین کە باز لە بڕینەوەی خوری مەڕ و گرنگیەکانی دەکات. با بێ کۆبینەری بین. سلااوتان لێبێت و بەیانیتان باش، هیوای تەندروستێکی باش بۆ گژلایەکتان. ئازیزانم بۆ ئەمڕۆ لە دەشتی کۆیە لە بانووی تاالبانی سەربەنەحی تەختەقین دیارە گوندنشینانی ئەم سنوورە ماوەی چەند ڕۆژێک کە دەستیان کردووە بە بڕینەوەی مەڕەکان و لێرە وێڕای ئەوەی کە ئەم بڕینەوەی مەڕەکان ئاسوودەی بە مەڕەکان دەبەخشێەوە دڵخۆشی خاوەن مەڕدارەکانیشە، ئەوانەی کە ئەم ئیشە دەکەن. و دیارە ساڵانە لە کۆتایی وەرزی بەهار دەست دەکرێت با بڕینەوەی مەڕەکان، بەڵام بەهۆی وشکە ساڵی و بێبارانیەوە ئەمساڵ کاتەکەی پێشخراوەتە لە کاتێکی زووتر دەکرێت. من کەسێکم لایە ئەو زانیاری زیاتر بێمەدا لەسەم کارە هەرەوەزی کە ئێستا لەم گوندە بەڕێوە دەچێت. کاک بەکرەگە بفەرمیت ئێرە وەکو مەڕدارێکی ئەم گوندە پێم بڵێ تا چەند دڵخۆشن کە ئەمڕۆ مەڕەکانتان دەبڕنەوە، چاستێکی هەیە بۆ ئێوەوە باسی ئیشەکەشم بۆ کە چێنم کەسانی لەم کار هەرەوەزیە بەشدارن. پێشەچی سوپاس بۆ خی گەورە کە ئەو ساڵیش گەیشتینەوە مەڕبڕینەوە، هەرچەند ئەو سار بێبارانی بوو، هیچکە ساڵی بوو، مەڕەکانمان زووتر بڕیەوە، بەڵام هەر بۆ ئێمە دڵخۆشیە کە مەڕدە بڕینەوە لۆ مەڕەکەش ئاسوودەی دەبەخشتە مەڕەکە، ئەمەش دڵمان خۆش دەبی کە دەی بڕینەوە، بەڵام بەداخەوە ئەو سار بێبارانی بوو کە بێبارانی بوو مەڕ زیاتر لە بن خوری بابرین لە بن خوری قەرەوتر دەبی، هەرچەند تاخیرتری کەی بەهارەکەی ئەگەر خۆش بی مەڕەکە زیاتر قەرەو دەبی، لۆ دستانێ بەرگەی زیاتری دەبی، بەڵام ئەو سار ماشەڵڵا بێبارانی بوو، وشکە ساری بوو، مەڕەکەمان زووتر بڕیەوە. چێنە لەم کارە هەرەوزیانە بەشدارن؟ ئایا گوندنشینان هاوکاریەکەکەن دێن لێرە بۆ نمە ئەمڕۆ کە سوسرەی گوندەکەی ئێوەی یارمەتیتان بدەن و ڕۆژێکی تر بچن بۆ گوندەکانی تر یارمەتی بدەن؟ ئێمە لەو گوندە بە هەرەوەزی مەڕدە بڕێتەوە، گوندەکانی دەوروبەریشمان دێنە هاوکاریمان و ئەمەش دەچینە هاوکاریوان و بابرین ئەو ڕۆژەی کە مەڕدە بڕێتەوە لێرە خواردنی تایبەت ئامادە دەکرێت، بابرین شتی فۆلکلۆری زیاتر بەکاردێ لە ڕۆژی مەڕبڕینەوە. بڕینەوەی مەڕەکان هەڵبەت دەبێت شارەزایی بوێ و ئێوە بە شێوازێک ئەم مەڕانە دەبڕنەوە. ئێستا لەگەڵ پێشکەوتنی تەکنۆلۆژیا و ئامێرەکانی سەردەم لەوایە کۆمەڵێک ئامێری پێشکەوتو هاتبێ، ئێستا بینیم ئێوە بە ئامێرەی کۆنانی باو باپیرانتان ئیشەکەم بۆ تا ئێستا هەوڵتانەدا بۆ ئامێر نوێیانە ئیش بکەن و مەڕەکان بڕن. ئێمە هەر لەگەرە و دەستوری باو باپیرانمان ئیش دەکەین، هەر لەسەر ئەو دەستورە دەڕۆین، لەبەرەوەی ئەو دەستورەی پێشتر زۆر باشترە، ئەو مەچینەی کە ئێستا بابرێن سەردەمیانەیە و پیا بۆ زیاتر خوری لێ دەکاتەوە، ئەو مەڕە تاخیرتر خوری دێتەوە، احتیمالی هەیە دەستانێ ئەو مەڕە سەرمای بی یاخود گەرمای هاوینێ، مەسەڵەن سارەی وەگە و سار کە بێبارانیە ئەو مەچینەیە گۆشتی بەدیار دەخا، کە گۆشتی بەدیار خست ڕۆژ تەحسیری لێ دەکا ئەو مەڕە دەسووتێنی. ئەو کەسانی کە ئیشانە دەکەن شارزایان هەیە یان چی بەکاردێنن، چۆن ئیشەکە دەکەن؟ بە جەوی قەدیم، بە هەر بە جەوی قەدیم، جەوەکی قەدیمە هەیە باپیرانمانە ئەو دەستورە هەر بۆ مەڕدە بڕینەوە لێرە. بابرێن لۆ مەوزوعی ئەو کەسانی کە دێشن دەبڕنەوە ئەوانە پرۆفیسۆرن لێی، هەموو وەستانە لێی جوان دەیبڕنەوە، دەزانن مەڕەکە بریندار ناکەن، ورجی نادڕن، مەڕ لەبەر دەستیان نامری، ئەگەر لێی نەزانی احتیمالی هەیە ئەو مەڕە لەبەرەوەی جیای خواردیا کە قاچی دەبەستنەوە لۆ بڕینەوە احتیمالی هەیە زجی بتەقی. ئەوە یەک دووش خاڵەچکەیە لە مەڕ دەرێ ئیلا ئەو دەقەی کە لە بن جەودایە گورجی لە بیر دەسی دەنا مەڕ قەت گورجی لە بیر ناچی. چاوت ماز دەکەم. کاک سەردار ئەگەر جەنابەت بفەرمیتێرە ئەمڕۆ لە هەرەوەزی ئێوەن مەڕەکانی جەنابەت دەبڕنەوە، پێم بڵێ تا چەند دڵخۆشی ئەمڕۆ مەڕەکان دەبڕنەوە، ئێوە ساڵانە لەم گونجە بە تایبەتی لە چ کاتێک مەڕەکانتان دەبڕنەوە؟ پێشکی بەخێر بێن، بەڵێ ساڵانە لەم کاتەدا لەم وەرزەدا نابڕێتەوە، بەڵام ئەگەر وشکە ساڵی و بێ بارانی بی زووتر دەست بە مەڕبڕینەوە دەکەین، دەنا خۆی مانجی پێنجە مەڕبڕینەوە ئێستا نابڕدرێتەوە، بەڵام بەهۆی وشکە ساڵیەوە ئەمە پێشمان خستووە زۆرتر دەیبڕینەوە. باشە، جگە لەم ئەوەی کێوە ئێستا مەڕ دەبڕنەوە، با بڵێم لەوایە خەڵکێکی زۆر لە دوورەوە هاتبیان لە گوندەکانی ترۆ هاتبێ لێرە هاوکاریتانەکەن، تا چەند ئەم کارە دەستە جەمعیە لە گوند ماوەوە ئێوە دڵخۆشم بۆی کە ئێستا ئەمڕۆ ئەم کارە ئەنجام دەدەن؟ ئێمە هیوادارین هەموو کات ئەو دەستە جەمعیە بمینێ، هەموو گوندەکان
برادەرەکان یا مەردارەکان هاوکاریەک بکەن کە بەڕۆ هەر ڕۆژە و مێگەلی مەردارێک دەبڕێتەوە کۆتایی پێدە بە ڕۆژێک دەگە کە هاوکاریەکتر بکەن. ئەمساڵ بەرهەمی شیرەمەنی ماست بەرهەمە سپیەکان با بڵێمانەی کە لە مەڕ لە شیر بەرهەم دێت بە شێوازێکە تا چەند خواسی لەسەر لە بازارەوە تا چەند مەڕەکان ئەمساڵ توانی ویانە بەهۆی ئەم وشکە ساڵی و بەرهەمی باش بدەن. بە حقیقەت بەهۆی وشکە ساڵیەوە ئەمساڵ بەرهەمی زۆر باش نییە هەم لە وەچەکەی هەم لە شیر و ماستەکەشی وەکو ساڵانی ڕابردوونیە کە ساڵی بە باران و بەهارەکەی خۆش بوو. حتمان بە بەهاردا بە بەهار شیر و ماز زیاد دەبی و شیری زیاد دەبی و بەرهەمی باشتر دەبی. سپاس خێر بێن. بەڵێ دیارە مەڕدارانی سنوورەکە دڵخۆشن کە ئەم ساڵیش گەیشتۆتنەوە وادەی بڕینەوەی مەڕەکانیان و بڕینەوەی مەڕەکانیش لە ناوچەیەکەوە بۆ ناوچەیەکی تر بڕنەوەی خوری مەڕەکان کاتەکەی دەگۆڕێ. بەنمنا لە گەرمیان و لە سنووری پارێزگای کەرکووک و تا ڕادەیەک نزیک چەمچەماڵەوانە زووتر لێرە دەبڕدرێتەوە بە چاودەشتی کۆیە تەقتاق ناوچەی شوان و شێخ بزێنی وە بە بەراورد بە باڵێن بەڕانی و قەندیل و ناوچە کوێستانیەکانیش ئەوان تا ڕادەیەک درەنگتر لە ناوەڕاستی مانجی پێنج و بۆ دوای مانجی پێنج لە نزیک وەرزی هاوین ئەوان مەڕەکانیان خوری مەڕەکانیان دەبڕنەوە. سپاس بۆ هاوکارمان ئامانج بۆ ئامادەکردنی ئەو بابەتە. بە یارمەتی هاوکارانم تەواوی بڕگۆ بابەتەکانی ئەمڕۆمان پێشکەشکردن تا لە پرۆگرامێکی نوێدا پێتان نەگەینەوە کاتێکی خۆش خواتان لەگەڵ.